تاکتیک و حرەکەکانی پێش هەڵبژاردن کاندید و حیزبەکان بۆ سیناریۆی لێدان و سووتاندنی سەیارە و دەستگیرکردن بەکاردێنن. هەڵبژاردنەکان دۆخێکی ئاڵۆز و شڵەژاو دروست دەکەن کە تیایدا بانگەشەی کاندیدەکان هەموو ڕێکارێک و استراتیژێکی کاریگەر دەگرنەبەر بۆ ڕاکێشانی سەرنجی دەنگدەر بەلای خۆیاندا. بەگشتی بانگەشەی هەڵبژاردن زیاتر کار لەسەر جوڵاندنی هەست و سۆزی خەڵکی دەکات، بەڵام لە وڵاتانی سیستمی دموکراسی شێواویان هەیە پرۆسەکە زیاتر سەیر و سەمەرەترە. کاندیدەکان پەنا بۆ ڕێگای سیر دەبن بۆ چاواشەکاری و پیشاندانی خۆیان وەک کاندیدی دڵخواست. هەندێکیان خۆیان دەکەنە قوربانی و سیناریۆ دادەتاشن کە هەڕەشەیان لەسرە یان فەرمانی گرتنیان بۆ دەرچووە لەسەر هەڵوێستەکانیان. یەکێک ئۆتۆمبیلەکەی دەسووتێنێ، یەکێکی تر دەسەڵات لی دەترسێ. هەرچەندە هەندێک کاندید مەترسی جددیان لەسرە کاتێک دەبنە هەڕەشەی جددی لەسەر دەسەڵات، بەڵام ئەمانە ڕابردوویەکی دووریان لەسەر هەڵوێستی جێگیر هەیە و کاتێکیش هەڕەشەیان لێ بکرێت نانەوێ بیکەنە بابەتی بانگەشە. بەڵام لە کوردستان ژمارەیەک حیزب و کاندید هەیە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان ئیتر ڕۆژێک پۆلیس دەیگرێت، ڕۆژێک تەقەی لێ دەکرێت، ڕۆژێکیش تەشویشی لەسرە. سەیرەکەش ئەوەیە لەبەر ئەوەی بابەتەکە سیناریۆی هەڵبژاردنە بۆ بانگەشە هیچکە کەیسەکانیان یەکلایی نابێتەوە. ئەگەر حیزبینەوەی نوێ بە نمونە وەربگرین لە کوردستان، یەکێکە لەو هێزانەی سەرۆکەکەی بەردەوام دەگیرێت بە جۆرێ هێندە گیراوە و بەربووە ڕێگای پۆلیس لە ماڵی خۆیان شارەزاترە. بەتایبەت ئەم گرتن و هەڵمەتانە لە کاتی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان نزیک دەبێتەوە. ئەمە لە کاتێکدایە چەندین دۆسیەی یاسایی لە دژی سەرۆکینەوەی نوێ لە دادگا هەیە، بەڵگەی قەتعیش هەیە، بەڵام بەهۆی نزیکی لە باڵێکی ئەمنی ناویەکێتی تەنیا لە کاتی هەڵبژاردنەکاندا کەیسەکانی تازە دەکرێنەوە و ئەویش لە میدیاکەیەوە دەیکات بە بەشێک لە حملەی هەڵبژاردن و بۆ شاردنەوەی تۆمەتی نزیکی لە دەسەڵات سەرۆکی جوڵانەوەکە دەبێت بەردەوام دۆسیەکانی دادگای بکاتە چەکێ بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک کە ئەم قوربانیە. لە کاتێکدا کەم کەس هێندەی ئەو توانیوێتی سوودمەند بێت لە دەسەڵات، بەتایبەت لە ماڵی تاڵەبانی کە بە سەدان دۆنم استراتیژی ترین زەوی پێدراوە تا بیکاتە پرۆژە، نەک هەر ئەوە بڕی 70 ملیۆن دۆلاریش بە قەرز لە بانکەکانی ژێردەستی یەکێتی وەرگرتووە و زیاتر لە 12 ساڵە نایگێڕێتەوە. دیسان زەوی چاڤیلاندی بێبەرامبەر و بە فەرمانێکی جەلال تاڵەبانی سکرتێری کۆچکردووی یەکێتی وەرگرتووە و ئەویش بە پارەی خاوەن پشکەکان لە سەدانەوەی پرۆژەکەی تەواو کردووە. بەڵام بە قودرەتی قادر لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکانی سلێمانی شاسوار کراوە بە خاوەنی لە 179 پرۆژەکە و خاوەن پشکەکانیش لە بری قازانج کارتی جۆلانە و چەرخ و فەلەک وەردەگرن. ئەمانە هەموو شتێکن لە خەروارێ لەو کار ئاسانی و پشتیوانیە یەکێتی و ماڵی تاڵەبانی بۆ سەرۆکینەوەی نوێ. بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن ئیتر پەلامار دەدرێت و کەناڵەکەی دادەخرێت. ئێستاش خوشکێکی سەرۆکینەوەی نوێ بە ناوی سروە عەبدولواحید کە کاندیدی هەڵبژاردنەکانە کەیسی فەرمانی گرتنەکەی ساڵی 2017 زیندوو کردوتەوە. گوایە پارتی هەڕەشەی لێ دەکات. سەرۆکینەوەی نوێش چەند تۆمەتێکی لەسرە لە هەولێر، بەنیازە ئەم مەلەفانە لە کاتی هەڵبژاردن بەکاربێنێت تا سۆزی خەڵک بەلای خۆیدا ڕابکێشێت. جارێکی تر دۆسیەی فەرمانی دەستگیرکردنی سروە عەبدولواحید پەرلەمانتاری پێشووی عێراق لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە جوڵێنراوە. 5 ساڵە دۆسیەکە لە دادگاکانی هەولێرەوە ساڵانە دەجوڵێنرێت، ئەوەش دوایەوەی ساڵی 2016 بە تۆمەتی سوکایەتیکردن بە پێشمەرگە پارتی لە ڕێگای دادگاکانەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ سروە عەبدولواحید دەرکرد و ئەم فەرمانی گرتنەی پارتی 2 مانگ پێش هەڵبژاردنەکان دێت وەک ئاماژە و پەیامێک بۆ سروە عەبدولواحید کە پارتی دەیەوێت بیگەێنێت و بیەوێت وەک هەڕەشە لە سەرناوبراو بەکاری بهێنێت. ئەم تاکتیکانە زیاتر ئەو حیزب و گروپانە پەنای بۆ دەبن کە گروپی پۆپۆلیستین و خاوەنی پرۆژە و ڕۆیای سیاسی نین تا بتوانن خەڵک لە دەوری خۆیان کۆبکەنەوە.
بەڵکو وەک چۆن دەسەڵات خەباتی شاخ و خوێنی شەهیدەکان و پارە بەکاردێنن بۆ فریودانی خەڵک. ئەم هێزانەی وەکنەوەی نوێش پەنا بۆ تاکتیکی ڕاکێشانی سۆزی خەڵک دەبن بەوەی گوایە دژی دەسەڵاتن، چونکە دەزانن خەڵک لە دەسەڵات بێزارە، بەڵام لە ڕاستیدا هەموو ئەو کارانە تاکتیکی هەڵبژاردنن.